ڕێگایەکی 2 کیلۆمەتری و ماوەی 2 ساڵە کاری تێدا دەکرێت تا ئێستاژی لەگەڵ بێت نەتوانراوە چاک بکرێت. ئەم ڕێگەیە کە زیاتر لە 10 گوندی لە سەر و یەکێکە لە شەقامە سەرەکیەکان و خەزای سەی سادق و پارێزگای هەڵەبجە بەیەکەوە دەبەسێتەوە. ڕێگا سەرەکیەکانی سەی سادق لە بارودۆخێکی خراپدان. نمونەیەکی دیکە ڕێگەی شێخانە کە بە توانجەوە ناوی سکەی قیتارەکەی لێنراوە. ئەمەش ئاستەنگێکی زۆری هاتوچۆی دروست کردووە. هاوڵاتیانی سەی سادق دەڵێن شەقامەکان بەناو هەوڵی چاکردنیان دەدرێت. بەڵام لە ڕاستیدا تێک دەدرێن و ئیتر چاکبوونەوە بەخۆیانەوە نابینن. وەڵای هۆکارەکەی چیە نازان. هۆکارەکەی هیچ سەبەبێکی نییە ئیلا پارەکە نەبێ پارەکەی خورا و ئەم جادە و نازان چۆن ئیشەکە دەبرگەن بۆ خۆیان. زۆر ئاسانە 2 کیلۆمەتر ئەم جادە 2 کیلۆمەتر جادەیەکی تەختی ئاسانە نەبڵێن پردێکی تایە نەبڵێن چاڵ و چۆڵێکی هیچی تایە عنی هیچی پێ ناچێت ئەگەر کەسێکی زیرەک و مقاولێکی زیرەکە بێت لەوە ئەم جادە ئیش یەک مانگ نەبێت. ئەنی ئێستا خۆتە توانی هاتوچۆ بکەیت بچۆ تا ناوگردان عنی لەوەی ئالێراک 2 کیلۆمەترە بە 20 دقە بە 25 دقە نەکەیت. يعني 2 كيلومتر جادة شي معناه كي سيارة ب 25 دقيقة بني ساعة بقى. أجر جادة كي قير بيلوش 2 دقيقة بينه. نا والله زختي كي زوري لسرة إذا خدنا توان تصوير كان كسيارة كاني هاتشوكا لوش ددي لسرة. بيش جاو خطيك له خط سيارة كاني هلا بجاز زوربان يروح شوكا. كان وقو شوفيران عاصم جيبوا إيه وباهلا كان دروس كده. والله زوريش. شكو إمامة رجل رئيسي معنا. أما سيشوال هذه كي كيدا سر جادة هلا بجاي كيدا سر. بەڕاستی پێشووتر باشتر بوو لەبەرەوەی هیچ نەبێ ئەم هەموو بەرزی و نزمی و چاڵ و چۆڵێتیان نەبوو خۆزگار تێکیان نایە باشتر بوو زۆری ژەمە ناچارین وەکو وتم ئەمە ڕێگوندەکەمانەکەوێتە سەر ڕێ هەڵەبجەیەکەوێتە سەر چەندەها ڕێ تریشەکەوێتە سەر یعنی پێشتر باشتر بوو هیوادارین چاکیکەن وەڵای ئێستا ناتوانانی پێیا بڕۆی ئێستا نەبێ لە ڕێگە کۆنەگەوە بڕۆی لە هەر هاتوویتیان ناگرێت چکە خۆتان نەبینن هەمووی خۆڵە بێ بە قوڕ. کۆمپانیای جێبەجێکاری ئەم ڕێگەیە تاونەکردنی شەقامەکەی بۆ قەیرانی دارایی و وەرنەگرتنی ئەو بڕەپارەیە گەڕاندەوە کە باڵێنی لەسەر دراوە بەڵام هاوکات دەڵێت دوای وەستانی ماوەی کارکردن لەم ڕێگەیەدا لەسەر داواکاری زۆری هاوڵاتیان بڕیاریان داوە بەم نزیکانە دەست بکەنەوە بە کارکردن لەم ڕێگەیەدا. ئێمە ژۆکو هەموو کۆمپانیەکانی تووشی کێشەی خەرجکردنی نەختینەکانمان بووین سلفەکانمان لەباق بە بیانووی نەبوونی پارە و نەبوونی نەقدەوە دواکەوتووە. ئێستا ژەم ڕێگایە کە داواکاریی زۆری خەڵکی لەسرە بۆی تاوا بکرێ ڕێگری ئاسەنگی دروست کردو بۆیان لەسەر وعدی پارێزگاری هەڵەبجە و بەڕێوەبەری گشتی ڕێگاوبان و تەداخڵکردنی شەخصی وەزیری ئاوادانکردنەوە بە خەرجکردنی شایستەکانی ئەم ڕێگایە دەستمان کردێتەوە بە ئیشکردنتیایە. پەیام زانیوێتی لە ئێستادا سەرجەم پرۆژەکانی قەزایی سەی سادق کارکردن تیاندا ڕاگیراوە و هیچ بڕەپارەیەکیان بۆی خەرج ناکرێت. ئەم ڕێگایش کە 2 ساڵە کاری تێدا دەکرێت لەم ساڵدا ناتوانرێت تەواو بکرێت و قیرتاو بکرێت. سوی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەید سادق.